یادکردنەوەی بەشێک لە هونەرمەندان و کەسایەتیە دیارەکان بە شێوازە جیاوازەکان بێگومان جێگای بایەخە یەکێک لەو هونەرمەندانەی کە ساڵانێکی زۆر خزمەتی لە بواری هەم شانۆ و هەروەها هەم بڵین درامای تەلەڤیزیۆنی و سینەمایە کردو ئەویش هونەرمەند هادی مەحموودە کە بڵین بەهۆی نەخۆشیەوە بەداخەوە کۆچی دوایی کرد و لە ئێستاە بۆ ئەم هونەرمەندە دیار و دەمبەخەندەی شار پەیکەرێک دروستکراوە ئەمڕۆ پەردە لەسەر پەیکەرەکە لادرا. پاشنیوەڕۆی ئەمڕۆ لە تەلاری سەربازیون لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە هونەرمەندان و کەسایەتیە دیارەکانی شارەکە پەردە لەسەر پەیکەری هونەرمەندی کۆچکردو هادی مەحموود ناسراو بە عەریف حەمەتاڵ لادرا کە لەلایەن پەیکەرساز عومەر جەمیلەوە دروست کرابوو. پەیکەرێکی کەم کارێکی هونەریم لە یەکێک لە گەڕەکە دێرینەکانی شاری سلێمانی دادرێ و لەگەڵ ئەوەشام خەمبارم کە پەیکەری کەسایەتیەکەوە هونەرمەندێکی شانۆکارە کە لە ناو دڵی هەموواندا بوو و هەمومان پێی خەمبار بووین. ئەویش پەیکەری هادی مەحموود بوو کە ناسرا بوو بە عەریف حەمەتاڵ بەداخەوە. ئێستا کارەکە لێرە بەبێ ئامادەبوونی خۆی پەردەی لەسەر لادرێ و کارەکە بیرۆکی کارەکە لەلایەن کاگزایری کەریمە ڕەشەوە گەڵاڵە کراوە و تێچووی کارەکەش هەر لەلایەن بەڕێزیانەوە بوو و لەم ڕۆیە پەردەی لەسەر لادرێ. بێگومان سندیکای هونەرمەندانی کوردستان بە بەردەوامی پاڵپشتی لە سەرجەم کارە هونەرەکانی هونەرمەندان کردووە و لە نەخۆشی و لە ناخۆشی شا بەدەنگیانەوە بووە. سازانی ئەم جۆرە مەراسیمانە لە شاری سلێمانی لە هەموو شار و شارشکاری کە جێگەی ڕێزە بە تایبەتی ئەو ڕێزلێنانەی کە خەڵک لە هونەرمەندان یەکرێ کە خەڵک گەورەترین سەرمایی ئێمەیە و هەر ئەوانن پاڵپشت و هاندەری بەردەوامی کارە هونەریەکانمان. بۆیە ئەمڕۆ ڕێزلێنان لە کاکە هادی و دروستکردنی و پەیکەرە بۆی ڕێزلێنان لە سەرجەم هونەرمەندان دەستخۆشین بۆ کاکزایری کەریمە ڕەشەیە کە هەم بیرۆکە و هەم بودجەی ئەم کاری لە ئەستۆ گرتووە و دەستخۆشی بۆ پەیکەرسازی بەتوانا عومەر جەمیل کە کارەکەی دروست کردووە بۆ ومێدەی کە هونەرمەندان بە زیندویش کارەکانی خۆیان ببین، بە زیندوی پەیکەرەکانی خۆیان ببینن، بە زیندوی ئەو ڕێزلێنان و خۆشەویستی خەڵک و دەوروبەریان ببینن بە چاوی خۆیان بۆ هیوای کە حکوومەت ئاوڕێکی جدیتر لە هونەرمەندان بداتەوە و پلانی ڕوون و باشتری هەبێ بۆ خۆشگوزەرانی هونەرمەندان و بۆ پاڵپشتی کارە هونەرەکانیان. ئەم گەڕەکە ئەم شوێنە بێتە وەکو گەڕێکی کللتوری لێیەت کاکزایر لەسەر ئەرکی خۆی زۆربەی شوێنەکان نۆژەنەکاتەوە ئەبێتە نمونەیەکی کۆنی سلەیمانی کۆن لە ڕووی دیزاین و لە ڕووی بیناسازیەوە. دانانی ئەم پەیکەرانش لەم ناوە بە تایبەتی هونەرمەندانی کە زۆر خۆشەویست بوو لە لای خەڵکە بۆ هونەرمەندانی کە توانیوانە بزەیەکی زۆر بخەنە سەر لێوی خەڵک. بەڕای من شوێنە کللتوریەکە جوانتر و ڕازاوەترەکە بە هیوادارین کە کاری پەیکەرسازی هونەرمەندانی کەشەر لەم ناوچە ببین.